وەڵازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئاسوودەی دەرونی دەکەین لە کاتی کاری بەخشین و خێرخوازیدا لەگەڵەوەی کە پاداشتێکی ئەجگار گەورەی هەیە لە لای خوای گەورە و میهرەبان لەگەڵیشیدا بەختەوەری و ئارامی دەرونی باڵدەکێشێت بەسەر ئەو کەسانی کە کاری بەخشین و کاری چاکە دەکەن. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ بڕێز مامۆستا وشیار سەلار توێژەری کۆمەڵایەتی. مامۆستا سڵاوی خوا لێبێت و سوپاس بۆم دەرفەتە. سڵاو لەیەوەش زۆر سپاسان دەکەم، سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە. زۆر مامۆستا ئەگەر باز لەو بکەین دەبینین کە کاری بەخشین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا فەزڵ و گەورەیەکی ئەجگار زۆری هەیە. ئایا لە زانستی دەرونیشدا ئەو کەسێک کە کاری بەخشین دەکات دەبێتە مای ئاسوودەی دەرونی و ئارامی دەرونی؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان، بێگومان کاری بەخشین یەکێکە لە بنەما گرنگەکان لە کۆمەلگەی مرۆڤاتی. لەو کاتێک کە مرۆڤ لەناو کۆمەلگادا دەژێ لەگەڵ مرۆڤەکانی دیکە پێویستی بەوەی هاوکاری بێگومان کەسانی دەوروبەرێتی کە مرۆڤ لە یەک بارودۆخێکا نامێنێتەوە هەردەم، بەڵکو تووشی زۆرەها کێشە و گیرروگرفت ئەبێ لە ژیانی ڕۆژانەیدا. جا ئەو گیرروگرفتانە چ گیرروگرفتی مادی بن، چ گیرروگرفتی پەروەردەیی بن، چ گیرروگرفتی ڕۆشنبیری بن، هەر یەکە بە ئاستێک و بە جۆرێک دەرەکەی لە کۆمەلگایە. بێگومان یەکێک لە هاندەرێک گرنگەکان کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر هانی داوین کە کاری بەخشین، کاری خێرخوازی بە مستەڵەح ئاینیەکەی خێرخوازی بکرێ لە کۆمەلگادا، و یەکێکە لە بنسینە گرنگەکانی ئاینی ئیسلامیش کە زەکاتدانە، کە بەخشینە، کە بەخشینی بڕێکە لەسەر و سامان. کەسێک کە پێوترێ بەخشەر و کەسێکیش وەرگرە، واتە دوو کارکتەر لە نێو ئەم کاری بەخشینەدا هەیە. یەکێکیان پێوترێ بەخشەر، ئەوەی دیکەش پێوترێ وەرگر. بێگومان لە کاتی ڕوودانی ئەم زۆرە پرۆسەیەدا ئەبێتە هۆکاری کە کەسی بەرامبەر کە کەسی وەرگرە ئاسوودەییەک، کەلێنیەک، بۆشاییەک، فەراغێکی بۆ پڕ ئەبێتەوە. کەسی بەخشەریش دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسەش لایەنە دەرونیەکەی، لایەنە کۆمەڵایەتەکەی زیاتر بەهێزتر بێ لەگە کەسانی دەوروبەر. لایەنە دەرونیەکەی کەەوە ئەبێتە هۆکاری کە ئەو کەسە فەراحەتێکی دەرونی، ئاسوودەیی، خۆشگوزەرانیەک لە دەرونیا دروست ئەبێت کە لەوانەیە لە کەم کاری ترەوە هەبەجی بکرێت. کە ئەمەش بێگومان ئەمە فەزڵ و گەوری ئاینی پیرۆزی ئیسلامە لەم قەزیەیەدا، و لە چەندین ئایەت و لە چەندین حەدیثشە ئاماژەی پێکراوە کە خوای گەورە فەرموویە یا ئەیها الذین ئامنوا ئەنفقوا مما رزقناکم، ئەی ئیمانداران ببەخشن لەوەی کە خوای گەورە پێی بەخشیون. یاخود ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە ما نقص مال من صدقه، یعنی ماڵ بە سەدەقە و بە خێر و بە بەخشین کەم ناکە. ئەمەش یعنی بەردەوام هاندانی مرۆڤە، بە تایبەتی مرۆڤی ئیماندار و مسلمان لە کۆمەلگایەکی مسلمان و مسلمانیشیندا کەوا زیاتر ببەخشێ، زیاتر سوودی بۆ دەوروبەری خۆی هەبێ، نەک کەسێکی زیاد بێ لە کۆمەلگا. مامۆستا سالار، کەواتە توانین لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دەرونیەوە ئەو کەسانەی کە بەخشەرن، بەخشندەن، پێگەی کۆمەڵایەتیان، ئەوانەی بەنیەتێکی پاک، بەنیەتێکی مرۆڤ دۆستانە لە مڵک و ماڵی خۆیان دەبەخشن، لە ئەوشمان لەبیر نەچێت لە کۆمەلگا زۆرێک هەن کە با بڵێن باوەڕدار نین بە ئاین، بەڵام خێر دەکەن، هاوشانی مسلمانان ئەوانیش دەستی خێریان تێدایە. خۆوان چاوەڕێی پاداشتێکی ڕۆژی دوایی نین، بەڵام ئەو پاڵنەرە دەرونی و کۆمەڵایەتیانەوە لە مرۆڤ دەکات ببەخشێت، واتە بەدەر لەوەی ئێمە وەکو مسلمان دەبێت چاوەڕێی پاداشتێکی بین لە دوا ڕۆژ بۆ ئەوانەشی کەوا چاوەڕێ ئەو پاداشتە نین. چی وا دەکات کە ئێمە ببەخشین، یا خۆت لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ سوودێک هەیە، چی شوان دەسەکەیەواتە لە کۆتایە بەدەر لەوەی کە ئێمە چاوەڕێکین لەولار دەستمان کەوێت، لێرەش چیمان دەسەکەوێت؟ بەڵێ بێگومان مەرزنی ئەو کەسێک کە ئەبەخشێ هەمویان لە چینی ئیمانداران و یاخود بڵێن مسلمان بێ، یاخود سەر بە هەر ئاین و ئاینزایەک بێت. زۆر جار هەیە کەسانی بێبڕواش شت ئەبەخشن. خۆت باسم کرد کە ئەبێتە هۆی پەراحەتێکی دەرونی یاخود ئارامبوونەوەی دەرون، کە مرۆڤ کاتێکە سوودێک بە بەرامبەرەکەی گەێنێت
ئۆتۆماتیکیان ئەو کەسە حەز بە ئارامبوونەوەی دەروونەکە. ئێمە خۆ لە ئاستی دنیای ئەبین زۆربەی یاریزان و ئەفەرەکانی ئاسی دنیا کە خاوەن سەرمانێکی یەکجار زۆرن، زۆربیان بەشدارن لە کاری خێرخوازی لە ناو ڕێکخراوە خێرخوازیەکاندا بوونیان هەیە. ینی ئەمە هۆکار و پاڵنەرەکەی چییە؟ هۆکار و پاڵنەرەکەی تەنیا ئاین نییە، لەوانەیە ئەو سەر بە هیچ ئاینێک نەبێ یاخود ئاینێکی دیکەی هەبێ کە ڕێگی ئاینی ئیسلامیش بێ، بەڵام ئەو پاڵنەرە ئەخلاقیەکەی، پاڵنەرە ئینسانیەکەی و ئەو پاڵنەرە دەرونیە پاڵی پێوە دەنن یا زیاتر هانی دەدەن و ئاسوودەبوونی دەرونی وای لێ ئەکاکەوە ببەخشێت و یاخود زیاتر هانی بەخشین بدا بۆ کەسانی خاوەن پێداویستی. وانی ئەبینی ساڵانە وڵاتانی ئەفریقیا کە ئاستی دارایی و ئاستی بژێوی ژیانیان لە ئاستێکی نزمایە دەبینیت زۆربیان لەلایەن خەڵکانی خێرخواز یعنی یارمەتی و هاوکاری ئەدرێ. ئەمەش خۆی لە خۆیدا مەرز نییە ئیلا ئاین، بەڵام وەکو باسم کردوت ئێوە پرسیارەکەتان لەسەر ئەوە بوو کە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند هانمانەدا بێگومان هاندێکی یەکجار گرنگە لەسەر مەسەلەی بەخشی، لەسەر مەسەلەی بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان. ئەمەش هەر شتێک بێگومان هاندانێکی هەبوو لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەوە خێر و پاداشتێکی یەکجار زۆری هەیە لە قیامەتدا و لە دنیاشدا ئینسانەکە پاداشتی خۆی وەرەگرێتەوە وەکو لایەنە مثلا دەستخۆشەکەی سە تۆ مناڵێکت کاتێکە گڵاسی ئاوت بێنێ کە دەستخۆشی لەکەی ئەوە بۆی کەوا ئەو کەسە بەردەوام بێ لەسەر کاری باشە، یاخود لە ماڵێ یەکێ لە ڕۆڵەکان یەکێ لە منداڵەکانت کارێکی باش ئەکا کە دەستخۆشی لەکەی ئەو بەهۆی هۆکارە بۆ بەردەوام بوونی ئەو کەسانە. زۆر باش مامۆستا وشیار لە ئێستادا دەبینین زۆرێک لەو هاوڵاتیانی لە شاری هەولێر لێیان قەوما و تووشی و ڕووداوە بوون. تا چەند گرنگە مسلمانان ئەوە بێنە پێشایی خۆیان یاخود لە دەرونی خۆیان ئەوە دروست بێت کە پێدەچێت خۆی گەورە بە هەمان شێ ئەوان ڕۆژێ لە ڕۆژان ئەم کارەساتە بەسەر ئەوان دیشتابێنێت، بۆیە گرنگە لەم سەروبەندەدا هاوکاری و کۆمەکی و کەسانە بکەن کە لێ قەوماون و پێویستیان بە هاوکاری و بەخشین هەیە. بەڵێ بێگومان ئەگەر ئاوڕێک لە مێژوو بدەینەوە مێژووی تقریباً 20 ساڵێک بەر لە ئێستامان با بڵێن 20 ساڵ تا یعنی باڵین لە ڕاپەڕینەوە دەبینین یعنی ئێمە هەمومان بە خۆناغێکدا ینی ئەگەر ئێمەش بە بیرمان نەبێ بەڵام باو باپیرانمان زۆر باسییان کردووە کاتێکە تووشی لێ قەوما و دەردەسەری و ماڵوێرانی بووین، کاتێک کەسێک دەستێکی یارمەتی بۆ درێژ ئەکردین چەندە دڵمان پێخۆش بوو، چەندە یعنی ئەبۆ هۆکاری پڕبوونەوەی کەلێنێکی گرنگ لە ژیانماندا، ئەبۆ هۆکاری بەردەوامبوونی ژیانمان لە مەترسی لە ناوچوون ڕزگاری ئەکردی. و ئێستاکەش بەداخەوە بۆ ئەو کارەساتە سروشتەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێردا ڕوویدا و ئینشەڵا خوای گەورە لە مردوەکان خۆش بێت و لە سەبووری بە کەسوکاریان ئەدات و قەرەبووی کەسانی زیان لێکەوتوانیش بکرێتەوە لەلایەن کەسانی لەلایەن دەستدام و دەستگاکانی کە پەیوەستن بەو بابەتەوە. و ئێستاکەش مسلمان دەبیت ینی بە ڕێگەی جێگەی دەستخۆشیەکە چەندین دام و دەستگای خێرخوازی و هەستاون بە کارێکی پیرۆز بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری و یارمەتی بۆ ئەو خەڵکانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە لیان قەوما لە شەوێکی درەنگانە لافا و هەڵسا ئیتر ماڵ و حاڵیان خۆیان هەندێکیان خۆیان لە ناوچوون، هەندێکیان ماڵ و حاڵێکی زۆریان لە ناوچوون زەرێکی مادی یەکجار زۆر کران قەرەبوو بکرێنەوە کە ئەمەش بێگومان ئێمە لە کۆمەڵگەیەکی مسلمانشین داین بەخشین ئەو کەسانە واجب بە لەسەر تاک بە تاکی ئەو کەسانێکەوە هەبوونن، ینی ئەو کەسانێکەوە خوا پێدراون خوای گەورە شتێکی پێبەخشیون کە ئێستاکە دەستی خۆلێ هەڵماڵن هەوڵ بدەن ئەو خەڵکە لەو مەینەتی ڕزگارکەن. دەبینی لە ماوەیەکی کورتە لە پڕێکە ماڵ و حاڵی بە تەواوەتی لە ناو سووی وێران بوو کە هات ینی هاتە سەر ماڵێکی سارد و سڕ و بێ هیچ شتێک لە ناو ماڵدا هەبێت کە داواکەم لە خەڵکی کوردستان دەستی یارمەتی درێژ بکەن بۆ ئەو خەڵکانەکەوە لیان قەوماوە بیگ ئەو یارمەتی و کۆمەکیانە بگەێنە شوێن و ئەو شوێنێکەوە پێویستی بە هاوکاریە. چکە لە بیرمان نەچێت دوجار ئەمە
سەرڕای ئەوەی کەوا کارێکی ئەخلاقی و مرۆڤ دۆستیە لەگەڵ ئەوەشدا ینی پاداشتیشی یەکجار گەورەشمان هەیە لە لای رب العالمین کە لە ڕۆژی قیامەتدا وەرێگرینەوە چکە ماڵ بەخشین وەک حەدیسەکە باسێکە بە بەخشین کەم ناکە یعنی ڕاستە بە عەدەد کەمەکە بەڵام بە معنەوی و بە بەرەکەت هەتا دێ زیاتر ئەکا و بەڵکەش زۆرە بۆ ئەو شتانی کە ینی هاتووتە جێگات چەندی خەڵکە بۆ هەر ماڵی بەخشیەوە بەڵام لە بڕی ئەوە هەر بەردەوام ماڵ و سەرۆت سامانی لە زیادبووندا بووە ینی بە خۆشحاڵیەوە ئەو کەسە بەردەوام حەزی لە بەخشینی ماڵ بۆ لەگەڵ ئەوەشدا بەردەوام سەرۆت سامانەکەی هەر لە زیادبووندا بووە ئەمەش بەڵگەی ڕاستێتی ئەو حەدیسەی پیامبەر صلی الله علیه و باسی بەخشینی ماڵەکەواتە مامۆستا وشار وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی بچینەوە سەر مرۆڤی بەخشەر شیکردنەوەیەک بۆ مرۆڤی بەخشەر بکەین پێش ئەوەی ببەخشێت باسمان لە پاڵنەرەکان کرد ئاین هۆکارێکی گرنگە من ئەی بەخشم لە پێناو خوای گەورە بۆ خۆمیە بەخشم پاداش وەربگرمەوە با بچینەوە سەر ئەو پاڵنەرانی یاخود لێرەوە ڕەنگە کەسێک گوێ لە بەڕێزت بێ یان بابزانین چیتر ئەبێ پاڵمان پێوە بنێت هۆکارەکان چین بۆ بەخشین یان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چی بکرێت بۆی ڕێژەیەکی زۆر خەڵک ببەخشێت نەترسێ لەوەی ماڵەکەی کەمەکە نەترسێ لەوەی پارە خۆشەویستە و نابێ بیبەخشێ بۆچیە بێ پارەی مفت بداتە خەڵکی پێ وایە ئەم هیلاک بۆ ئەم هەیەی و ئازایی خۆیەتی و نابێ بیداتە کەسانی تر شیکردنەوەیەک بۆ دەرونی کەسانی بەخشەر لە کاتی بەخشین و پێش بەخشینیش بەڵێ هیچ گومانی تیان نییە کە وتمان پاڵنەرەکانی بەخشین کۆمەڵی پاڵنەرن یەکێ لەوانە ئاینە یەکێ لەوانە دەرون و یەکێ لەوانە کارێکی ئەخلاقی یعنی ئینسان ینی تۆ بەس پێوەرێک کە تۆ مڕتاحە بی کە هاوسەیەکەت جلوبەرگی زستانی نەبێ لەبەری کە بەڵام تۆش لە ژیانێکی خۆشە ڕەفاهێت بژێ یعنی بێگومان ئەوە یعنی هیچ مرۆڤێکی دەرون ساغ ئەوە یعنی قبول ناکە و پاشان دەبینی منداڵەکەی لە برسە لەوانەیە توانای کڕینی شیری نەبێ بۆ منداڵەکەی یا توانای دابینکردنی جلوبەرگی نەبێ بۆ منداڵەکەی لە کاتێکە هاوسەیەکە یا خەڵکی گەڕەکەکە یا خەڵکی شارەکەی لە خۆشترین ژیان و لە خۆشترین ڕەفاهێت تا بژێن ئەمە کارێکی یعنی بەڕاستی ئینسانی ئەخلاقی لەو پەڕی شکۆیی ئەو مرۆڤەیە لەگومان پێش ئەوەی مرۆڤەکە ببەخشێ کاتێک کە دەبینێ کەسێک خاوەنی سەرۆت و سامانێکە ئەو هەموو سەرۆت و سامانە لە دەوری کۆبۆتەوە ئەو کە نابەخشێ ئەگەر دەروون ساغ بێ ئەگەر ئینسانێکی دەروون دروست بێ لەگومان حەز بە شەرمەزاریەک ئەکا بەرامبەر خودی نەفسی خۆی جگەرەوەی کە شەرمەزاریەک بەرامبەر خەڵک و خوداش لە کاتێک کە ئەش بەخشێت ئەبینێتە ئەو فەراغە دەرونی کە چۆن بۆ پڕە بێتەوە کە خۆشی تەسەوڕ ناکە بەو شێوازە کە پێش بەخشینەکە ئەو فەراغە دەرونی نەبوو بەڵام دوگا ئەوەی کە بەخشی ئەو فەراغە دەرونی تەواو پڕە بێتەوە تەواو دڵی ئارامە بێتەوە تەواو هەست بە ئاسوودەیەکی یەکجار زۆرەکە کە پێش ئەو کاتی بیبەخشێ ئەو هەستەی نەبوو حقیقەت یعنی ئەمەش بەڕاستی هاندانە بۆ کەسانی کە خوا پێدراون کە یعنی ببەخشن یعنی ئەو سەرۆت سامانە هەتا ینی باوەڕ ناکەم هیچ کەسێک سەرۆت سامانی ببێتە ناو قەبرەوە بۆ هەتا هەر لەگەڵ یا بوو بێت ئەو سەرۆت سامانەی کەوا خەڵک کۆی ئەکاتەوە و خەڵکانی خاوەن سەرمایەکی زۆر هەر لە سەرێکی کۆکەنەوە بەبێ ئەوی دینارێکی لێ ببەخشن ڕۆژێکە بێ هەر ئەو سەرۆت سامانە بەزێر لێڵێ تۆ یعنی بەڕاستی خەڵکێکی هاونیشتیمانی وڵاتەکەت هاودینت هاوزمانت لە وڵاتەکەت تووشی کارەساتێک ببێ یعنی تۆ خاوەنی دەیان ملیۆن دۆلار بی چی ئیسفادەیەک هەیە بۆ ئەگەر تۆ سوودت بۆ خەڵکی نەبێت ئەو چۆن پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ باشترینتان ئەو کەسێکەوە سوودی ئێمە ئەگەر کەسی خاوەن سەرمایەکی زۆر بین و سوودمان بۆ دەوروبەرمان نەبێ یعنی ئەو پارەیە بەس تەنیا ژمارەیە و هیچی تر نییە هیچ سوودێکی نییە بەڵکو تەنانەت کەسێکیش لەوانەیە دوعایەکی خێرت بۆ نەکا یاخود لەوانەیە خەڵک دوعای ئەوە لێ بکا کە خۆ ئەوەش لێ بسێنێ بداتە کەسێکی خاوەن دڵ صاف و دڵ پاک کە ببەخشێ سەرۆت سامان بە تەنیا لە لای کەسانی هەتە دوای چەند ساڵێک کە دوای چەند مانگێک کە لەوانەیە ئەو پارە پولەی نەمێنێت کە زۆر بەمان بینەوە لە مێژووە کە قاڕون چەندە دەوڵەمەند و سەرۆت سامانی هەیە بەڵام لە کاتێکا لە پڕێکە هەموو خوای گەورە لێی سەندەوە لە کاتێکا ئەبینی خەڵکانێکە بۆ خاوەن سەرۆت سامان بوونە بەڵام دەست و دڵ کراوە بوونە خاوەن بەخشەر بوونە بەخشیویانە بەڵام خوای گەورە زیاتری پێبەخشێن و زیاتر دڵ و دەرونیان ئارام بۆتەوە کە لە دوای مردنیشیان
خەڵک ئەسەفیان بۆ ئەخوا خەڵک زیاتر دوعای خێریان بۆ کات خەڵک ئەڵێ خۆزگە ئەو کەسانە هەر لە کۆمەلگای بمانایە نەک ئەو کەسانێکەوە بەڕاستی وەکو ڤایرۆس لە کۆمەلگایە تەنیا هەموو غەمیان کۆکردنەوەی سەرۆت و سامان و پارێ و ماڵی دنیاە ببی ئەوەی جێ بدەن ئەوەی کە ئایا هاو نیشتیمانیەکیان هاودینێکیان یا هاوزمانێکیان یا هاوشارێکیان هاوگەڕەکێکیان پێویستی بە بڕێک لە پارەیە لەوانەیە بۆ ئەو هیچ نەکا بۆ کەسە دەوڵەمەندەکە شتێکی وەها نەبێت کەلێنێکی زۆر یعنی شتێکی زۆر کەم بێ بەخشێ بەڵام بۆ کەسی وەرگیر یەکجار لەوانەیەکە لەو مەینەتی و لەو دەردەسەریە ڕزگاری بکاتەوە تێکەوتووە یاخود بەشێک لە مەینەتەکەی کەم کاتەوە یاخود بتوانێت چارەسەری نەخۆشیێکی پێ بکات یاخود سەر و سامانەکەی پێ بڕکاتەوە بەڵێ ویستم ئاماژە بەوە بکەم زۆرێک لە پسپۆرانی دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتی کاتێک کە نەخۆشێک دەچێتە لایەن کاتێ نەخۆشێکی دەرونی هەیە هاوشانی ئەوەی کە پێی دەڵێت ئەم کۆمەڵە ڕێنمایانە ئەنجامدا بەشێکیان پێیان دەڵێن کە ببەخشن واتە ئایا کاری بەخشین دەبێتە مای ئاسایشی دەرونی و نەهێشتنی کۆمەڵێک نەخۆشی خەمۆکی و گۆشەگیر و کۆمەڵێک لەو نەخۆشە دەرونیانەی کە لە ئێستادا باوە ئایا کاری بەخشینیش هاوشانی ئەو ڕێنمایانە دەبێتە مایەوەی کە ئاسایشی دەرونی بەرقرار بێت بۆ کەسە؟ نەک تەنیا بەڵێ پرسیارەکە زۆر جوان بدەست خۆش بێ نەک تەنیا ئەبێتە هۆکاری کە یعنی ئەبێتە هۆکاری ئارامبوونەوەی دڵ و دەرونی بەڵکو لەوانەیە ببێتە سەبەبێک لە سەبەکانی لابردن و نەهێشتنی ئەو هەموو گرێ و زەخت و فشار لە ناو کۆمەلگادا زۆر بمان بەدەستەوە بەداخەوە دەناڵێنی کە خۆش هۆکارەکەی ئەوەیە کە مرۆڤ بە تەواوەتی بە شێوەیەکی گشتی بۆتە مرۆڤێکی مادی دوورکەوتۆتەوە لەلایەنە ڕۆحی و دەرونیەکە کە کاتێک کە مرۆڤێک ئەبەخشێت یعنی ئەو فەراغە دەرونیەکە پڕ ئەبێتەوە ئەبێتە یعنی لەوانەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو ئینسانە سیستەمی بەرگری جەستەی زیادکە یعنی سیستەمی بەرگری جەستەی زیاد کە پێت یعنی پێت شتێکی ئەوە نەبێت کە بۆ لەبەرەوەی هەر کاتێک مرۆڤ لەو زەخت و فشارە دەرونیانی دەوروبەری یا کۆمەڵگا خێزان دەوروبەری کە دروست بووە بۆی لە پڕێکە ئەبەخشێ ئەبێتە هۆکاری ئارام بوونەوە کاتێک کە ئارامە بێتەوە لە مقابل ئەو ئارام بوونەوەیە زیاتر ئەبێتە کەمبوونەوەی فشارەکانی چکە ئێمە هەمومان زانی کاتێک کە هەر شتێک ینی دەبدەبەیەکی منداڵان کاتێک دێ کە زۆر زەختت لێ کرد ئەو فشارە دەرونی و کۆمەڵایەتیانی کە مرۆڤ لە ناو دەرونیا هەر هێشتێتەوە زەختی دەکرد ئەو لە پڕێکە ئینفیجارەکە و ئەتاقیە بەڵام کاتێک کە دەرچەیەک هەبێ نەفەت تەنەفوسێک هەبێ بۆ بەتاڵکردنەوەی ئەو زەختە ئەبێتە هۆکاری کە ئەو ئینسانە گاتە بارودەری دەرونیەکی ئارام و ڕاستەڕێ و ئاسوودەییەکی یەکجار زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هوشیار سالار توێژەری کۆمەڵایەتی لە سۆرانەوە لەگەڵمان و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت.